125 ساڵ بەسەر دەرچوونی یەکەم ڕۆژنامەی کوردی تێدەپەڕێت و وەکو ساڵڕۆژی ڕۆژنامەگەری کوردی ئەم ڕۆژە دەستنیشان کراوە لە هەرمی کوردستان پرەنسیپەکانی ڕۆژنامەگەری کوردی چین تا چەندە پابندبوون بەم پرەنسیپانەوە هەیە و هەرمی کوردستان چەندە زەمینە ڕەخساندووە بۆ کاری ئازادی ڕۆژنامەگەری و کۆمەڵێک یاساش هەن کە لە پەرلەمانی کوردستانەوە پەسەند کراون بەپێی یاساکان تا چەندە کار بە ئەم پرسە کراوە. زیاتر قسە دەکەم لەگەڵ بەڕێز سەلام عەبدوڵڵا سەرنووسەری ڕۆژنامەی خەبات لە هەولێرەوە میوانی کوردستان 24. بەڕێز سەلام عەبدوڵڵا کاتت باش. پیرۆزە ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی لە بەڕێزت. ئەمەی بزانم کە بۆ چوونت سەبارەت بە ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی لە کوردستان چییە تا چەند دەتوانراوە بنەما و پرەنسیپەکانی ڕۆژنامەگەری و کاری ڕۆژنامەگەری لە هەرمی کوردستان وەکو خۆی بە یاسا ڕێک بخرێت و پێڕەو بکرێت. سواز بۆم دەرفەتە سەرەتا سەری ڕێز و نەوازش دائەنەوێنین بۆ ئەو خانەوادە مەزنە دڵسۆز و نیشتیمان پەروەرەی کە 125 ساڵ لەمە پێش ئەو دەست پێشکەریە مێژووی کردووە گەلەکەمانی دوانە خست لە کاروانی ڕۆژنامەکەری جیهاندا کە ئەمڕۆ ئەو یاداکرێتەوە کە 125 ساڵ لەمەوەرە. لە ڕاستیە لە دوای ڕاپەڕینەوە توانم برم بارودۆخێکی زۆر باش ڕەخساوە بۆ ڕۆژنامەگەری کوردی، بەڵام هاوکات ئەتوانین بڵێ بەداخەوە کە ئەو مۆڵەتە ڕەخساوە باشەوە و ئازادیە زۆری کە بە ڕۆژنامە نووسان و هاوپیشەکانمان درراوە هەر جار بەو شێوەیە بەکار نهاتوە کە لە سوود و بەرژەوەندی گەلەکەمان نابێت، چونکی زۆر جار بە هەڵە لە پرینسیپی ئازادی و سەربەستی ڕۆژنامەگەری گەشتون واتێ گەشتون کە کاتی ئەوانە ئازاد و سەربەستن کە دژایەتی دۆزی وڵاتەکەی خۆیان و حکوومەت و هەرێمەکەی خۆیان بکەن کە بەداخەوە ئەوە لە زۆر لاوە ئەبینێ. ئەتوانم بڵێم ژمارەیەکی زۆر کەم لە ڕۆژنامە نووسان ئەو پرینسیپە نیشتیمان پەروەردەیان قبوڵ کردو و کاری لەسەرەکەن، دەنا لە زۆر ڕۆژنامەکانی ترات بە ئاشکرا بینرێ. ئەویش ئەوەیە بە قەناعەتی من ئەو ئازادی زیادەی کە دراوە بە ڕۆژنامە نووسان و ڕۆژنامەگەری لە یاساکەدا هیچ پرینسیپێک بۆ ئەوەدا نەنراوە یاک هیچ چوارچێوەیەک بۆ ئەوەدا نەنراوە کە نەکێ ئازادی چوارچێوە دەرکات، بەڵکو فەوزانەیە لە فەزای سیاسیمانە کە بەداخەوە بۆچوونی من پێداچوونەوەیەک بە یاسای ڕۆژنامەگەری بکرێت لە پەرلەمانەوە کە تا ئاستێک ئازادی و فەوزا و ئازادی و ئاژاوە تێکەڵ نەکرێت. باشە مامۆستا سەلام، ئەمە تا چەندە کاریگەری نەرێنی لەسەر دۆخی ڕۆژنامەگەری لە هەرمی کوردستان هەیە پابەند نەبوون بۆ پرەنسیپانە بەلا ڕێدابردنی دۆخی ڕۆژنامەگەری کوردی و کەڵکوەرگرتن بۆ دژایەتیکردنی کۆمەڵێک بنەمای نیشتیمانی و نەتەوەی. من ئەتوانم لێران نمونەیەک بێنمەوە کە ئەم ئازادی لای ئێمە هێندە زۆرە کە یەکێ لە ڕۆژنامەکان یەکێ لە شاندەکانی هەرێم ئەچنە دەروەی وڵات بۆ یەکێ لە وڵاتەکانی دراوسێمان گلەیەکن لە وڵاتە ئاڵێن هەنێ ڕۆژنامە ئێوە دژایەتی هەرێمەکە ئەوان لە وەڵام ئاڵێن، بەڵام ئەوەی ئێمە کە یکەن و لێرە کە ئەکرێ لە چاو ئەوەی خۆتانەکە لێ پێتانەکەن هەر قابلی بەراورد نییە. یعنی ئەمە ئەوە گەێنێ کە ئەوان تەنانەت وڵاتانی دەریشەوە سوء ئیستیفادەیان لەو ئازادە بەربڵاو کردەوە کە بەو ڕادەیە کە ئەوانیش هیچ سنوورە دانانن بۆ ئەو ئازادیە، بۆیە ئەوە جێ ڕخنێ پێویستە. من ناڵم ئازادی ڕۆژنامەگەری بە تەواوەتی نەبێ، بە کامیلی پێویستە ڕۆژنامەگەر مۆڵەتی بۆ بڕەخسێ کە دەستی بە دەست و دەنگی بەسەر چاوەی زانیاری بگات بە ئازادی بڵاوی کاتەوە، بەڵام هەندێک پرینسیپێ بەڕاستی بێ ڕەچاو کرێت. مەسەلەن لە هیچ وڵاتێ نایڵێت تۆ راپۆرتێکی ڕۆژنامەگەری بکەی لەسەر بۆ نمونە فڕۆکەخانە سەربازەکان یا کارخانەی چەک یان کارخانەی بازرگانی گرنگ یا پیشەسازی گرنگ، ئەمانە ناچێتە بابی ئازادیەوە، ئەوان ئەو کاتە چێتە بابێکی ترەوە، بەڵام لای ئێمە ئەو هێڵە نەکێشراوە. بۆیە ڕۆژنامە نووسانیش تووشێ و هەڵەیە بن و ئازان کە ئاڵێ ڕۆژنامەویستر ماناوەیە بەدەرە لە یاسا، بەدەرە لە سزا، بەدەرە لە لێپێچینەوە، بەدەرە لە هەموو شتێک و بێت تەواوی سەربەستی بێ بە ئارەزی خۆی. مەسەلە هەندێک بۆ نمونە باگاشە بۆ تەرەفێک کاکە تەرەفەکە دژایەتی تۆکە یا وڵاتێک یا شتێک لەبەر ئەوە ئەمە ناچێتە بابی
ئازادی ڕۆژنامەگەری و بۆیە هیوادارم ئەو پرینسیپانە بخێتە چوارچێوە وەکو وڵاتانی متەمەدین هەر نەبێ وەکو فەرەنسا وەکو ئەڵمانیا وەکو سوید وەکو وڵاتانە هەم ئازادی هەیە هەم چوارچێوەش هەیە هەم ئازادیش نابێ ئەوەنە تێپەڕێ کە ئازار بە نیشتیمان و بە دۆزەکەت و بە قەوارەکەت و بە ئامانجەکانم. باشە کاک سەلام، زیاتر لە 300 کەناڵ و دەستگای میدیایی بە رادیۆ تەلەڤیزیۆنەوە هەیە لە هەرێمی کوردستان کە مۆڵەتیان وەرگرتووە، ئەو هەروەها ژمارەی زۆری ڕۆژنامە و گۆڤاریش دەردەچن. ئەمانە لەو ئاستەدا هەن کە بتوانن خوێنەری کورد یا بینەری کورد پێداویستیەکان پڕ بکەنەوە و هەروەها تێبینی و ڕەخنەکانتان چییە سەبارەت بەو بڵاوکراوانەی کە لە هەرێمی کوردستان هەنچە بە میدیای بینراوە بیسرا و نووسراوە، ئایا چی پێویستە بکرێت؟ وەڵا ئەوەی کەسە وەکو پێم وتی ئەوەی کە پێویستە بکرێت ئەبێ ئێمە چوارچێوەیەک یا ڕامێک دانین بۆ ئەوەی کە بە ئەوانش بزانن تا چۆ ئازادی هەیە. ئازادی ڕەها نییە، ئازادیەوە نییە تۆ بۆ نمونە تەوین بە ئاینکەی، بۆ نمونە تەوین بە ئافرەتکەی، تەوین بە پرینسیپەکانی نیشتیمانی بکەی، بە کەسایەتەکان کە خزمەتیان کردو کە تێکۆشاون کە خوێنیان ناوە بە شۆڕشەکانی خۆن کە ئەو سنوورە تێپەڕان بەڵام ئەبێ یاسایەکە بێ کە ڕای بگرێ ها سزای بە من تێناگەم بەس بۆ لە کوردستان ئەڵێن ڕۆژنامەگەری نابێت سزای بێ، بۆ پارێزەر ئەبێ سزا بدرێ ئەگەر هەڵەی کرد، بۆ دکتۆر کە 10 ساڵە خوێنێ ئەگەر هەڵەیەکی کرد یەخەیەگرن و ئەێن بە دادگا. هەموو سێکتەرەکانی ژیانە ئازادی هەیە و چوارچێوەشی هەیە و یاساش ئەبێ ڕەچاو بکرێ بۆ هەموو کەسێک. نابێ ڕۆژنامەنووس وا بزانێت کە دەستیا قەڵەم و لاپەڕێکی نووسی تر تەواو ئازادە هەرچی ئەڵێ بیرێ هەرچی ئەڵێ بیرێن نییە. عەرەب مەسەلێکی کۆنی ئەڵێ کول شەیء لا یوقال، هەموو شتێک ناوترێ. ئەو شتانە ناوترێت کە میلەتەکەت زەرمەند دەبێت، ئەو شتانە ناوترێت کە نهێنیەکانی سەربازی مەسەلە دەرەخان. ینی ئەبێ ئاستێکی وا دانین کە هەم ئازاد بی هەم چوارچێوەیەکیش هەبێت هەم لە سنوورەکە دەرباز نەبی کە زەر بگەینە بە تەواوی مەسەلەکە. باشە مامۆستا سەلام، ئاماژەت بە خاڵێکی گرنگ کردەوی شەو بابەتە نیشتیمانی و نەتەوە یانەیە کە میدیا ڕاستەوخۆ دەتوانێت ئاراستەی بکات و خەڵک ئاراستە بکات، وەروەها ئەڕای گشتی ئاراستە بکات بەو شێوازەی بە چوارچێوەی سیاسەتەی کە وڵاتێک ئەوێت بەڕێوەی ببات یا لەسەر ئەو بنەمایانە پابند بێت. کۆمەڵێک میدیای سێبەر هەیە ئێستا وەکو بەڕێزیش ئاماژەت پێکرد کە کار بۆ بەلاڕێدابردننی دۆخی گشتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەن. ئەمانەی کە لە چوارچەوەی یاسا ڕێگەیان پێدراوە، ئەوانەی کە ڕێگەیان پێ نەدراوە، ئەمانە تێکەڵ بە یەکتر دەکرێن و زۆر جار باس لەوە دەکرێت کە لە هەرێمی کوردستان دۆخی ڕۆژنامەگەری کوردی خراپە وهروە ئازادی ڕۆژنامەگەری نییە. لە نێوان ئەم دوو بابەتە و ئەم دوو ئاراستەیەدا چۆن جیاکاری دەکرێت و چۆن بکرێت ئێمە بە ئاراستە باشەکەی داخەڵ هان بدەین و دووریان بخەینەوە لەو ئاراستە خراپەی کە هەیە؟ ئەوانە هەمووی بە یاسا ئەبێ چارەسەر بکرێت. یاسا و پەرلەمان ئەبێ بە دانیشتنی خۆیان بە ڕاوێژکردن لەگەڵ خەڵکی شارەزا، لەگەڵ یاساناسا، لەگەڵ ئەرکەکانی میدیاکار و میدیا و سنووری ئازادی ڕۆژنامەگەری ئەبێ یاسایەکە بێ کە ئەو ڕۆژنامەگەرە کە سەیری کرد بزانێ لەوە تێ نەپەڕێ. بۆیە ئێستا کە تێپەڵ و کەتێک بەتێکت و پێکەڵیە لەبەر ئەوە وەکو وتم هەر کەسە دەزایێتە قەڵەم و ئازانێتە سەربەستە و ئەبێ هەرچی هەیە بیرێ و بینوسێ و بیخاتە سەر لاپەڕەکان. ئەوە بێ یاسا جێکات بۆ لە وڵاتانی تر بڕە ئەوە تورکیا لە تریشمانەوەی خۆ تورکیا وڵاتێکی دیموکراتی ناتوانین کاریەوە بکەین. اینجا تۆ چۆن هەڵێسەنیە بەڵام ئەوانیش چوارچێوەیان داناوە لەو وڵاتانەی تر مەسەلە لە ئەمریکا دەبڕە لە ئەمریکا بابزان ڕۆژنامەنووس بتوانێ راپۆرتێ لەسەر فرۆکەخانەیەک یان جیازێکی ئەمنی بکە. نییە ئەوە ئەخەنە بابی جاسووسێت و بابی زەردان لە وڵات. لای ئێمە ئەو چوارچێوەی دانەراوە یا ئەو قاڵبن نەکراوە بە یاسا کە بڵێ تۆ ڕۆژنامەنووسی بڵێ ئازاد و سەربەستی بڵێ، بەڵام ئەمەش سنووری خۆتە. زۆر باش. ینی ئەمە نییە ئێستا ئەوەی ئێمە تێی نەگەشتون زۆربەی ڕۆژنامەنووسەکان. مەسەلە یەکێک لە حیات هێشتی نەنووسیوە بە ئارەزوی خۆی چی بە ئەقڵایە خاتە سەر لاپەڕە دوایی کە یاسا ئەیگرێ کە دادگا قسەی لەگەڵاکە ئەڵێ ئەمە ئازادینی ئەوە
مەسەلەن نمونە زۆرە لەوانەوە ئەتوانن پەیوەندی بە دادگاکانەوە بکەن بەڵێ. کە چەندین ڕۆژنامەگەر ئەگیرێ لە پرەکە دوارە چێ وەڵام من چالاکوانم چالاکوانی ئەوە ئیشی خۆتە بەڵام زۆر باشە کە ڕۆژنامەگەری و کە ڕۆژنامە نووسی کرد بە پیشە ئەوش پرینسیپی خۆی هەیە ئەوی چوارچەوەی خۆی هەیە ئەویش یاسا و ڕێسای خۆی هەیە. بەڵێ بەڕێز سەلام عەبدوڵڵا سەرنووسەری ڕۆژنامەی خەبات زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24